زیندانی و دوورخستنەوەی بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق پاش هاتوونە ڕیزی شۆڕشەوە بەشێکی گەورەی سەروەرەکانی ڕۆژبەیانیە. ڕێکخراوی خاڵ ئەمە حەوتەم کۆبەرهەمە بڵاو دەکاتەوە بە هاوکاری و پشتیوانی خەڵکی دیکە. پێشتر شەکی بوو پارێزانی و شێخ محەممەدی خاڵ و مەسعود محەممەد و هەژار موکریانیمان کرد و فارابی و ئێستا ئەوە الحەمدولیلا 2 ساڵ و نیوە ئێمە سەرمان قاڵە بەم کۆبەرهەمەوە ستافێکی تۆکمەمان بۆ دروست کرد سەرجەم بابەتەکانیمان کۆ کردووە کردمان بە 6 بەرگ بەشی هەرە زۆری نووسینی مەلا جەمیل مێژووە بەشێکی بابەتی فقهی و شەرعیە ئەویکەی کەلتوریە شتی دیکەشی هەیە فەرهەنگی و ئەدەبی و ڕەخنەیی و ئەم بابەتانەی هەیە هەموویمان تێکڕا بەشە کوردیەکەی بۆ بە 6 بەرگ ومیێدەوارین بتوانین بەشی عەرەبی و فارسەکەشی بکەین کە ئەو زاهری لە 6 بەرگ زیاترە بێ ئەو دوانە بۆیە نەمان کرد بە 12 بەرگ زۆر گەورە بوو. حاشەی بۆ نووسی بوو ئەویشمان کرد بە بەرگێکی سەربەخۆ پاشان ئەلبەتە پێشی ئەمانیش داوای لەبوور نەکەم کە بە مۆسا شێرزاد لەو 6 کۆبەرهەمەی کە خاڵ کردوێتی ئەتوانم بڵێم مەلا جەمیل قورسترینیان بوو چونکە زۆر پرش و بڵاو بوو زۆری وتار بوو زۆری هەر بڵاو نەکرابوویەوە بەڵێ ئەمە قورسترینیان بوو بەڵام بە هیمەتی هەموو لایەک خی گەورە پشتیوانی کردین و وەکو ڕێکخراوی خاڵ ئەموو یەکێ لەو ئیشانی کە لە ڕاستی ئەتوانی بڵێن شانە بەرزمان لێ هەڵکەوت لە ڕاستیان بە پێویستمان زانی سەر لەوێ تا لە من ئەو زۆڵفەڕێ بۆ سەو کەناری گرتو جەنابی مامۆستا مەلا جەمیل خۆی و بەرهەمەکانی ئەگەر زۆر بە کورتیش پێ بەڵێ بەڕاستی ماوەیەکی زۆرە حەزمانە کرد کۆبەرهەمی مەلا جەمیل چاپ کرێ بە خۆشحاڵیەوە پێش نزیکەی 2 ساڵ پێشی ئێستا ڕێکخراوی خاڵ ئەو بیرۆکەی لامان باس کرد و ئێمەش پێ خۆشحاڵی و پێشوازیمان لێ کرد و هاوکاریمان کرد لە کۆکردنەوەی کتێبەکان و دەستنووسەکانی و ئەو تارانەی کە لە گۆڤار و ڕۆژنامەکانە بڵاو کرابووە هەمووی کۆکرایەوە دوایەوە ستافێکی پسپۆر لەو بوارەدا ئیشیان تیا کرد هەتاوەکو توانیان کۆبەرهەمەکە بگەین نە چاپکردن. مامۆستا جەمیل کەسایەتیەکی توانین بڵێن مەوسوعی بووە پەرەبەهرە بووە لە زۆربەی بوارەکانی ئەدەب و مێژووە جێپەنجەی دیارە یەکێکە لەو کەڵە نووسەرانەی کورد کە بە پەنجەی دەست ئەژمێردرێن مێژووزانێک و مێژنووسێکی بەتوانا بووە چیرۆکنووسێکی بێوەیە نەبووە لێکۆڵێرەوەیەکی بێهاوتا بووە لە لێکۆڵینەوەی ئەدەبیە وەکو خۆی دەڵێ سەرئامەدی ئەو بوارە بووە توانوێتی بەرهەمی ناوازە پێشکەش بە کتێبخانەی کوردی بکات بەرهەمەکانی فرەن لە بواری ئەدەب و لە بواری مێژووە زۆربەی زۆری توانین بڵێن تا ئێستا چاپکران کاتی کە خۆی لە ژیان نبوو هەندێکی چاپکرا بەڵام دوای خۆی بەرهەمێ زۆری هیچ چاپکرا بەڵام ئێستا خۆشبەختانە بەرهەمە کوردیەکانی هەمووی لە دووتۆی بۆکسێکا چاپ کراوە و کەوتە بەردی دەی خوێنەران و کتێبخانەی کوردی پێ دەوڵەمەند دووبارە ئەویش کۆ کردبوویەوە بە ناوی وڵاتەکەت بناسە ئەویش لە بەرگێکی گەورە ڕێکمان خستە بوو واتە بەم شێوەیە بوو بە 4-5 بەرگ سەدانەوەت بەرە و ژووری بابەتەکانمان کۆ کردووەتەوە و هیچ ئیشێکیشماتیان نەکردووە تەنها ژیاننامەی مامۆستا مەلا جەمیل بنەماڵە نووسیویانەتەوە کاک شێرزاد بە ڕەحمەت بێ خۆی کۆمەڵێ ملاحەزە و حاشیە و پەراوێزی